بالو جۆرە کەسانە نەبین بڵێن ژیان خێری تیان نەماوە و کەسی باش نەماوە و هەموو خەڵک خراپ بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت من قال أهلك الناس فهو أهلكهم. هەر کەسێ بڵێ خەڵک بە هیلاک هاتووە با بە خەڵک خێری تیان نەماوە، فەرمیەیەکێک لەو کەسانە ئەم کەسەیە کە خەڵکی بە هیلاکا بردووە. ئەگەر تۆ لەو جۆرە کەسانی برادەرەکان و دژەدینن بێگومان خۆشت دژەدین دەرەچیت، برادەرەکان و مبتەدیع دەرەچیت، برادەرەکان و ئەهلی تەوحیدن تۆش ئەهلی تەوحید دەرەچیت، برادەرەکان و کەسانێکی سەرە ڕۆن تۆش سەرە ڕۆ دەرەچیت. بۆیە وتراوە پێم بڵێ برادەرەکان و کێن پێتەڵێم تۆکیت. بەڕاستی ئافرم بۆ ئەو کەسەی یەکەم جار چۆنمان ناسین هەر لەسەر و تەبع بمێنەوە، نەدۆڕێن، لەسەر هەمان عەقیدە بن، لەسەر هەمان منهج بن، لەسەر هەمان تەبیعەت بن، لەسەر هەمان پیاوەتی بن، هیچ باەک گۆڕانیان تێ نەکات. ئافرم بۆ جۆرە کەسانە. یەکێک لە هۆکارەکانی بەختەوەری کە باسمان کردووە، چەند خاڵێکی ترمان باس کردو لە وتارەکانی پێشوە، بریتێ لە برادەری باش. برادەری باش وامان لێکات بەختەوەر بین. ئینسان زۆر جار لە ژیانیا هەست بە غوربەت و بێتاقەتی و وەڕزبوونەکە لە ژیانیا. پێویستی بە کەسانێکە دڵی بدەنەوە، پێویستی بە کەسانێکە پرس و ڕاوێژی لەگەڵا بکە، پێویستی بە کەسانێکە گفتوگۆ بکە لەگەڵیانە. ئەگەر من و تۆ کەسانێکی وا هەبوو لە ژیانوانە پێویستە سوپاسی خوا بکەین، لە حاڵەکاتی ناڕەحەتە بگەڕێنەوە بۆلایەن، نامەیەکیان بۆ بنێرین، تەلەفۆنێکیان بۆ بکەین، بچینە ماڵەکانیان سەردانیان بکەین. ئەم کەسانە وامان لێەکەن هەست بە خۆشی ژیان بکەین، هەست بە چێژی ژیان بکەین. ینی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە لە ژیانە بمێنینەوە. بالو جۆرە کەسانە نەبین بڵێن ژیان خێری تیان نەماوە و کەسی باش نەماوە و هەموو خەڵک خراپ بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت من قال أهلك الناس فهو أهلكهم. هەر کەسێ بڵێ خەڵک بە هیلاک هاتووە با بە خەڵک خێری تیان نەماوە، فەرمیەیەکێک لەو کەسانە ئەم کەسەیە کە خەڵکی بە هیلاکا بردووە. بۆیە برادەری باش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصفی کردووە کە حامیل المسک، وەکو بۆن فرۆژ وایە، یان لێکری یان بۆنێکی خۆش دێ بەسەرتا یان پێتە بەخشێت. و برادەری خراپ وەکو ئاسنگەر وایە، یان جلەکەتە سووتێنێت یان پریشێک و بەرەکەوێت یان بۆنێکی ناخۆش دێ بەسەرتا. بۆیە تۆ هەمیشە لە برادەری باش ئیسفادا ئەکەیت، پرس و ڕاوێژەکەیت، عەقڵت گەورا بێت. بۆیە با برادەرەکانمان تەصفیە بکەین. ئەگەر تۆ لەو جۆرە کەسانی برادەرەکان و دژەدینن بێگومان خۆشت دژەدین دەرەچیت، برادەرەکان و مبتەدیع دەرەچیت، برادەرەکان و ئەهلی تەوحیدن تۆش ئەهلی تەوحید دەرەچیت، برادەرەکان و کەسانێکی سەرە ڕۆن تۆش سەرە ڕۆ دەرەچیت. بۆیە وتراوە پێم بڵێ برادەرەکان و کێن پێتەڵێم تۆکیت. پێم بڵێ برادەرەکان و کێن وەصفیانم بۆ بکە، ئەهلی تەوحیدن، ئەهلی سونەن، ئەهلی بیدعن، برادەرەکان و چ عەقیدەیەکیانێ با پێ بڵێم عەقیدەی جەنابش و چۆنە. ئاخر ناکرێتەوە بڵێ وەڵام من عەقیدەم پاکە بەس لەگەڵ کەسانێکی بێعەقیدە و بێمەنهەجا بسوڕێیتەوە. ئەمە چ جۆرە عەقیدەیەکە تۆ هەتە؟ ئەمە چ جۆرە هەڵسوکەوتێکە تۆ هەتە؟ لەگەڵ کەسانێکە هەڵسوکەوتەکەیت کەم کەسانێکی نوێژنەکەر، خراپەکار، تلیاکێش، لەگەڵم کەسانە هەڵسوکەوتەکەی. بۆیە دەستگرتن بە برادەری باشەوە هۆکارێکە لە هۆکارەکانی بەختەوەری و مەرجیژ نییە و کەسانی کە برادەری زۆریان هەیە ئیترەوە علامەتی باشیان و علامەتی عەقڵ گەورەییان بێت. نەخێر، هەر کەسێک چەند برادەرێکی کەمی هەبێت بەڵام ڕازگۆ بێت. ڕەنگە زۆر جار برادەری زۆرمان لە دەور بوو بێت بەڵام خائین بوو بێتن، ناپاک بوو بێتن. بۆیە تەصفیە حسابێکی پێویستە بیاندەی لە فلتەر، ڕەنگە زۆرێکشی لە فلتەر دەرنەچێت. بەڵام بەڕاستی ئافرم بۆ ئەو کەسەی یەکەم جار چۆنمان ناسین هەر لەسەر و تەبع بمێنەوە، نەدۆڕێن، لەسەر هەمان عەقیدە بن، لەسەر هەمان منهج بن، لەسەر هەمان تەبیعەت بن، لەسەر هەمان پیاوەتی بن، هیچ باەک گۆڕانیان تێ نەکات. ئافرم بۆ جۆرە کەسانە. ئێمە هەوڵ بدەین خۆمان لەسەر هەمان تەبیعەت بین، لەسەر هەمان عەقیدین، لەسەر هەمان منهجین. ڕەنگە خەڵکی و بڵێ گۆڕایی، بەڵام تۆ ناگۆڕیت، بەلای لاڕێکان و بەلای حیزبیات و بەلای فڵان و فڵانە نەڕۆیشتویت. ئەو ڕەنگە ڕۆیشت بێت، ئەو ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان وەسفی شتێکی کردبێ ئێستا چوو بێتەوە سەر هەمانشت تۆ مەچۆ. لەبەرەوە ئێمە بەڕاستیەکەی پێویستە برادەری باشمان هەبێت. ئەگەر لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار ذیکر و باسی سەگێکی کردبێت بە بۆنەی کۆمەڵێک گەنجەوە، ئەی چۆنە بێت ئەگەر کەسێک لەگەڵ کۆمەڵی خەڵکی باشە بسۆڕێتەوە بێ خوای پەروەردگار چۆن وەسفی بکات. بێگومان وەسفی باشەیە کرێت، خوای پەروەردگار کەسی باش و برادەری باش بکات بە قسمەتمان. والحەمدولله.